ئابووریەکی بەهێز، ئابووریەکی هەمەجۆرە، ئابووریەکی بەهێزیش کوردستانێکی بەهێزمان بۆ بەدەستەهێنێ. بۆیە گرنگیدانمان بە بەرنامەی گەنج و کشتتوکاڵ کە ڕەنگ بێ بۆ هەندێک بینەر وابزانن کە ئەم شتێکی زۆر بچووکە، ئەمە چێتۆ 45 خوێنکار لێرە و دوای بوو بە 100 و ببێ بە 145. نەخێر، بەڕای من زۆرە، بەڕای من هەنگاوێکی زۆر گرنگە، چکەن تۆ 145 فێرخوازت ئامادە کردووە بۆ ئەوەی بیر لە ئایندەی خۆی بکاتەوە، بیر لە ئایندەی میلەتەکەی خۆی بکاتەوە، ببێتە بەشێک لە پاراستنی ئەمنی خۆراکی وڵاتەکەی کە بەشێکە لە ئەمنی قەومی وڵاتەکەی. بۆیە من هیوادارم ئێوە سوودێکتان لەم بەرنامەیە وەرگرت بێ. دڵنیام کوردستان سوودی لە بەشداربوونی ئێوەی کردووە لە ئەم بەرنامەیە. بۆیە چکەنەوەی کە ئێوە فێری بوونە، ئەوەی کە ئێوە ممارەسەتان کردووە، تەواوی پرۆسەکەیە لە چاندنەوە بۆ چنین، لە چنینەوە بۆ گەیاندنی بە بازار، بۆ بەخێوکردنی، بۆ پاراستنی، بۆ خزمەتکردنی ئەو بەرووبوومە. چۆن فێر بوونە چۆن کە ئەو بەرووبوومە نەخۆشکەوێ، چۆن بتوانن عیلاجی بکەن، چۆن ئەیگەێننە بازار، چۆن پێکەوە کارەکەن. چکەن ئەویش یەکێک لە ئەولویەتەکانی ئەم بەرنامەیە بووە کە ڕاتان بهێنێت چۆن بە تیم ئیش بکەن.